سڵاوتان لێبێم کاتتان باش لەگەڵ بەردەوامبی ڕۆژەکانی سەردانکردنی وڵاتیان لە دومین پێشەنگای نێودەوڵەتی کتێب لە سلێمانی ئەمڕۆ وەزیری ڕۆشنبیری حکوومەتی یاریمی کوردستان سەردانی پێشەنگاکەی کردبوو بە دەرفەتمانزانی هەندێک گفتوگۆی لەگەڵا بکەین کاک حەمەی حەمەسعی کاک حەمەم کاتتان باش یەکەم پرسیارم ئەوەیە پلانتان چییە بۆ پایتەختی ڕۆشنبیری سلێمانی کە ینی بەرەو پێشی بن لە ڕۆی ڕۆشنبیری و ئاستی گەشە پێدانی جۆرێک لەم ڕۆژانی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەکرێت بە تایبەت لە سلێمانی وەک پایتەختی ڕۆژ بڵێ لەگەڵ جەنابی پارێزگاری سلێمانی دکتۆر هەواڵ بەرنامەمان هەیە و لەگەڵ هەموو ناوەندەکانی ڕۆشنبیری و ئەکادیمی پەیوەندیمان هەیە بۆ گەشە پێدان و بەرەو پێشبردننی کار و چالاکیە هونەری و ئەدەبی ڕۆشنبیریەکان لە سلێمانیدا بۆ دووشت یەکەم سلێمانی پایتەختی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانە دووەم لەلایەن یونسکۆوە پێشنیار کراوە وەک شارێکی ئەدەبی بناسرێت ئەوەی کە بۆ شاری ئەدەبی ئەو بڕیارە یا و پێشنیارە دراوە پێویستە کار و چالاکی زیاتر بکرێت لە ڕووی ئەدەبی و ڕۆشنبیریەوە بڕیارەکە شەرت و مەرجی تایە بۆ وەرگرتن پێشنیارە بۆ چەند ساڵێک ئەو چەند ساڵە چەند ڕێکارێک هەیە مێژوویەک هەیە ئەبێ ئەو شارەی پێدا تێپەڕ بکات ئەمجا بەڕاستی و بەڕسمی وەردەگیرێت یەکێک لە مەرجەکان کار و چالاکی هونەری بە تایبەت لە نووسین و وەرگێڕان و لە بواری کتێبدایە ئێمە لەم بارودۆخی حکوومەتی هەرێمی کوردستاندا کە ئێستا هاتوۆتە پێش هەم بارودۆخی ئابووری و هەم بارودۆخی تەندروستی بە بۆنەوەی پەتای کرۆناوە هەموو کار و چالاکێکی ئەدەبی و ڕۆشنبیری لە هەرێمی کوردستان کە پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ وەستاوە هیچ کارێک ئەنجام نادرێت کە گردبوونەوەی تیابێت بەهۆی پاراستن و جێبەجێکردنی ڕێکارە یاساییەکان ئەوە یەک دوو هیچ کار و چالاکیەک کە پارەی پێویست بێت جێبەجێ ناکرێت و وەساوە لەبەرەوە حکوومەت تووشی کێشەی ئابووری هاتووە حکوومەتی هەرێمی کوردستان سەرگەرمی جێبەجێکردنی پلانێکە بەرنمەیەکە بۆ ئەوەی بتوانێت بودجە یا موچەی هاوڵاتیان موچەی کارمەندانی حکوومەتی هەرێمی کوردستان دابین بکە بەو هۆیەوە بڕیارێک لە ئەنجومەنی وەزیران چۆتە وەزارەتی مالیە ئەو کار و چالاکیانەی ئێمە کە داوای دەکەین وەڵامیان داوینەتەوە بە فەرمانی سەرۆکایەتی وەساون هیچ پارەیەک سەرف ناکرێت بۆ هیچ کار و چالاکێ لە سلێمانی و لە هەڵەبجە و لە گەرمیان ئێمە هەندێک کار و چالاکیمان لەو ماوەدا کە ئەم بڕیارانە هەیە جێبەجێ کردووە و ئەنجام داوە ئەوانەش بە پارەیەکی کەم بووە یان بە پشتیوانی و سەپۆتی خێرخوازان و ئەو کەسانە بووە کە حەزیان لێ بووە پشتگیری و پشتیوانی کار و چالاکیەکان بکەن کردنەوەی ئەم پێشانگایە شتێکی زۆر باش بووە لەم کاتەدا ئێمە هەرچەندە کۆمپانیاکە کۆمپانیایەکی توجاریە بەڵام ئەوە دووەمین ساڵە ئەم جۆرە کار و چالاکیە ئەنجام دەدات ئێمە هەموو پشتیوانیەکمان کردووە و هەموو پشتگیریەکمان کردووە لە ڕووی معنەویەوە هەتا قەرارتان وا بوو پینە و پەڕۆیە ئەو ڕێکاران یاساییانەی کە دەبێت کردنەوەی پێشەنگایەک لە هەرێم بکرێت و حکوومەت لێ ئاگادار بێت و وەزارەتی ڕۆشنبیری لێ ئاگادار بوو ئاگاداریان نەکردبوو ئیشەکەیان کردبوو ئەو جا هاتنە وەزارەت لە وەزارەت کۆبوونەوەیەکمان ئەنجامدا لەگەڵیان ڕای یاسای وەزارەت و ڕای ئەنجومەنی وەزارەت ئەوە بوو کە نابێ بکرێتەوە بەکاری ڕێکارە یاساییەکانی حکوومەتی هەرێم و ئەنجومەنی وەزارەتدا تێنەپەڕێت یا بەشی یاسای وەزارەتدا تێنەپەڕێت ئێمەش لەبەر گرنگی نمایشگاکە و لەبەر پێویستی بۆ سلێمانی و دەوروبەر و بۆ دووناوەکە پایتەختی ڕۆشنبیری و شاری داهێنان لە ئەدەبدا ناومان ناپینەوە پەڕۆکردن وتمان ئیشەکە با جێبەجێ بکرێت هەڵەیەکە یان لێک تێنەگەیشتنێکە نەبێتە هۆکاری ئەوەی دوا بکەوێت یان نەکرێتەوە لەبەرەوە ناومان ناپینەوە پەڕ هەموو وەزارەت پلانێکی خۆی هەیە ینی پلانی 4 ساڵی داناوە ڕخنەیەکی زۆر لە سەر مەسلەی ئازادی ڕادەربڕین و نووسین هەیە خەڵک هەیە دەگیرێت خەڵک هەیە لەسەر
مثلا بۆ نمونە نووسینێک ڕوبەڕووی یاسا کراوەتەوە ئێستا قسەکە لەسەر ئەمەیە تا چەند ئێوە لە وەزارەتی ڕۆشنبیری لە پلانی 4 ساڵی داهاتووتانە ئەوەی کەناروتانە بۆ ئەنجومەنی وەزیران جەختان لەوە کردوێتەوە ئازادی ڕادەربڕین بەرفراوان بکرێت لە چوارچێوەی یاسادا ئازادی ڕابدەربڕین ئەمە چەند یاسایەکمان هەیە یاسای ڕۆژنامەوانیمان هەیە یاسای چاپ و بڵاوکردنەوەمان هەیە یاسای ڕۆژنامەوانیەکە تا بە حەدێک کاری پێ نەکراوە و یاسای چاپ و چاپەمەنی لە هەرێمی کوردستان یاسایەکمان هەیە بە ناوی یاسای ژمارەدەی ساڵی 94 ئەم یاسایە ئێستا بەرکارە لەو یاسایەدا ڕێنماییەک دەرچووە بە ناوی ڕێنمایی ژمارە 6 ساڵی 99 ئێمە کار بەو دوانە دەکەین هیچ کەسێک لە هەرێمی کوردستان یان ئەو کەسانە کە ئەمەندە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێم ئاگادارە هیچ کەسێک لەسەر نووسین و لەسەر دەربڕینی ڕای ئازاد نەگیراوە ئەوانەشی کە لێرە و لەوێ کە باس دەکرێت پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیریەوە نییە پەیوەندی بە وەزارەتەکانی تری پەیوەندیدار هەیە بۆ بابەتانە ئەوە دەبێ ئەو پرسیارانە لەوان بکرێت زۆر سپاس دەکەم بەڕێز حەمید مەمسایی وەزیری ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان سپاس بۆ وەڵامی پرسیارەکان